بینەرانی پایتەخت میدیا لە هەر شوێیەکە سڵاوتان لێ بێت لە بەردەم وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستانم لێرەدا بەشێک لە کارمەندانی تەندروستی پەرەپێدان گرت بوونەتەوە و ئاژمارەیەک داواکاریان هەیە. یەکێک لە داواکاریەکانیان بریتە لەوەی بخرێنە سەر وەزارەتی دارایی. دەمەوێت گفتوگۆیان لەگەڵدا بکەم. دادە سڵاوت لێ بێت. ئەمە جاری چەندەمە ئێوە گرتم؟ جاری دووەمە بین بۆ هەولێر، لە گەرمیانەوە بین بۆ هەولێر. باشە. داواکاریەکانتان ئاراستەی چێ؟ ئاراستەی حکوومەتێکین طبعا ئاراستەیکی بکەین. ئێمە داوا ئەەکەین لە حکوومەتی هەرێم، ئێمەش خەڵکی ئەم شارەینە سێمان هەموو چەمان وەرنەگرە بەردەوامی لە خزمەت هاوڵاتیان چ بەشێ وەک تەندروستی زارورە. ئێمە لە کاتی داعاشە شەڕ داعاش بوو ئێمە خزمەت پێشمەرگەمان کردا، خزمەت بریندارمان کردا، لە کاتی کروەنادا خزمەت هاوڵاتیانمان کردا. ئێستاش بەردەوامی لە خزمەت دەوامەکەین. هیلاکە بینوە بێ موچە بۆ حکومە جوابمان ناداتەوە، بۆ نامان خاتە سەر دارایی، بۆ وەزارەت کارەبای خستە سەر دارایی، بۆچی ئیمزای لەسەر دارایی کارەبای خستە سەر دارایی، وەزارەتی ئاوی خستە سەر دارایی، بۆچی تەندروستی ئێژێ نایخەمە سەر دارایی لەبەرچی هو کاریە. ئێمەش داوای ماف خۆمانەکەین، ماف خۆمانە 300 ساڵە خزمەتەکەین، بووینەتە گریە بەست حکومەت بۆ جوابمان ناداتەوە. باش، ئەگەر بخرێنە سەر وەزارەتی دارایی چی شتێک لە ژیانی ئێوە گۆڕانکاری بەسەردا؟ گۆڕانکاری بەسەرت دێ. مەسەلەن ئەگەر بخرێنە سەر دارایی ئەبینە هەمیشەیی دوای 3 ساڵ. ئێمە 13 ساڵە خزمەتەکەین هێشتا نەبووینێتە هەمیشەیی. لە قانون حکومەتە 3 ساڵ گریە بەستە بێتە هەمیشەیی. ئێستا ئێمە سەر بودجەی پەرەپێدانین، داواکەن وەزیر ئیمزا لە سەرماکان، نوێنەرمان چۆتە ژوور و چاوەڕێی هەواڵی نوێنەرین. ژمارەتان چەندە؟ ژمارەی هەموو پارێزگەکانیان بەس گەرمیان هەموو پارێزگەکان 1000 بەسەرەوەیە، تقریبان 1100 کەسە. ئەگەر هاوکارم دیمەنەکانتان بۆ بگوازێتەوە ئەوانە بەشێک لە کارمەندانی تەندروستی پەرەپێدانن لە بەردەم وەزارەتی دارایی داوا دەکەن ڕاستەوخۆ بخرێنە سەر وەزارەتی دارایی و ئابووری ئابرا. ئەگەر بێت ئێرە باششوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتم سڵاوت لێ بێت. شێوە هات ئەمە لە گەرمیان هاتوین لە کەلار. داواکاری ئێوە داواکاریمان بەس پەرەپێدان خستە دارایی ئەو بیامەل بووین لە هەمیشە بوون وەزان بوجە ڕاگیراوە بۆ 2025. ئێمە نەخرێ سەر دارایی پارە داهاتمان نەماوە لەبەرەوە موچە وەرناگرین. ماوەی چەند ساڵ خزمەت؟ من 11 ساڵە خزمەتمە. 11 ساڵ. بەڵێ. ژمارەتان چەندە؟ سەروو 1000. داواکاریەکانتان ڕاستەوخۆ ئاراستەی چییە؟ وەڵا دارایی کردمانەوە، تەندروستی کردی بۆ دارایی وەزارەت تەندروستی. وا دیارە لەسەر تاسەر هەرێمی کوردستان زیاتر لە 1000 کارمەندی تەندروستی پەرەپێدان هەن ئەوان داوا دەکەن بکرێنە سەر وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان، چکەوە خۆیان دەڵێن دوای 3 ساڵ لە خزمەتکردن ئەگەر لەسەر وەزارەتی دارایی بندا دەمەزرێن و دەبنە شێوەی هەمیشەی گری، دەبنە هەمیشەی کیرێدەست. دادە سڵاوتان لێ بێت. دادە بە شێوەیەک ڕاستەخۆ لەگەڵتانم. باش دیارە بەشێکیان نیانێت قسەکەن. دادن تۆ قسەم سڵاوت لێ بێت. پێم بڵێ داواکاری تاکسیە. داواکاری ئێمەیە لە داواکاری ئێمەش ئەوەیە کە لە پەرەپێدان و بخرێن سەر دارایی تەنها لەسەر وەزیر ماوە ئیمزای بکات بۆمان. تایسە ئیمزای نەکردووە. وەڵامی ئەوان بۆ ئێوە چییە؟ وەڵا ئەوە تەنوێنەکە ڕۆیشتەتە بۆ لایەن تایسەتە هیچ وەڵامێک نییە. هیچ وەڵامێک نییە. ئەروەڵام. بەڵێ بینەرانی پایتەخت میدیاوەی کاجۆ بیستبوون گوتەی بەشێک لەو کارمەندانی تەندروستی پەرەپێدان ئێستا هاتوونەتە بەردەم وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان داوا دەکەن بخرێنە سەر وەزارەتی دارایی و خۆیان باسی لەوە دەکەن ئەگەر بخرێنە سەر وەزارەتی دارایی بۆ ماوەی دوای 3 ساڵ لە خزمەتکردن دادەمەزرێن و دەبن بە هەمیشەیی. ئەوان وەک باسی لەوە دەکەن خزمەتی زۆریانێتیایدا زیاتر لە 13 ساڵ خزمەتی وە ژمارەیان زیاترە لە 1000 کارمەندی تەندروستی پەرەپێدان لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و ئەوانە بۆ جاری دووەم هاتوونەتە بەردەم وەزارەتی دارایی و ئابووری و بەشێکیان لە کەلار و گەرمیانەوە هاتوون.